من إبراهيم ملازادة لشويني قزوان لبازار نافوري هولير تسبيح سير نوعي زياتر بكاردتن تار نوعي بكاردتن سيوسي داني هي سلوك داني شيرتو سيداني شي لستماني بيغمبر صلى الله عليه وسلم سطويك داني شي هي عربا كان زياتر بيدرن تسبيحي فاطمي نوتنو دانا نوتنو نا وكان إخواي قوريا سطميني شوا الله لا يخوايا مانجی رمضان زیاتر تەزبیعی سەد دانەیی بەکاردێتن لە بۆ ئەهلی زکر کەسانەکەنا ناتوانن لەگە تەزبیعیان لەدەست نەبی ناتوان زکری خوا بکەن یعنی هەر تەبیعەتەکەی وا ڕاهاتیە ئەگەر تەزبیعی پێ نەبی زکری لەبیر نییە ئەوجا هەست حەسەب دڵی خۆی ئەوجا دانەی خڕ بێتن یان هێلکەیی بێتن یان جۆیی بێتن شتێکی وا بەس وەکو ڕەمەزان خەڵکەکە زیاتر ڕووی لە خواردنە بەس پێشی ڕەمەزان بۆ مانجی ڕەمەزان تەزبیعێکی جوان بۆ خۆی دەکڕیتن بدڵی خۆی یعنی لە بۆ شێوازی زکرکردن و کاتەکانی نوێژەوە زکری پێ دەکا بەڵێ تێ ئەهلی زەوقە حەزی لێ لە خۆی بە دڵی خۆی تەزبیعێکی بکڕێتن لە تەزبیعەکەی مرتعبی لە شێوازی تەزبیحاتکردنەکەی مرتعبی لەگە دەستی بگونجێتن وجا نوعی کارەمانی هەیە نوعی سەندەلووسیە نوعی پۆلستەری نوعی هەیە کەمیش بە قەزوانی دەیکەن کارەبیشی هەیە بەس ئەوان گرانە لە 33 دانەی تەزبیعم هەیە هەتا 1001 دانەی 33 دانەی هەیە 41 دانەی هەیە 63 دانەی هەیە 51 دانەی دروست دەکاتنەوە ئەگە قیاسەکەی لە شێوەی وەسەتێکی وا بێتن دەبتە 51 دانەی 63 دانەی ئەوەی تر 101 دانەیە تەزبیعی نێرجیلی شەیە وردە ئەوە بەس لە ناو ملەتی هەولێر و سلێمانی زیاتر بەکاردێ 200 300 400 دانەی تەزبیعی نێرجیلی ورد هەیە قەزوان هەیە ئەوانە بەکاردێنن بەس ئەوە زیاتر تایبەتمەندی هەولێر و سلێمانی هەیە نرخی تەزبیع زیاتر لە 1000 دینار هەیە هەتا هەزارەها دۆلار ئەوە تەزبیع هەیە ئەوجا هەر کەسەوە بە قەدەر قیاس و ئیمکانیەتی گیرفانی خۆی هەیە تەزبیعێکی کارەبی 101 هەیە بە 750 دۆلاریە جیاوازەکەی ئەوەیە ئەو بەردە بەحریە ئەنتیکە قەدیمە تایبەتمەندی خۆی هەیە لە بۆ زەردووی باشە لە بۆ ڤایرۆسکەبەدی باشە لە بۆ ئەو شتانە بەکاردێتن ئەوەی منداڵێک مەسەلە منداڵێک لە داچی دەبیست 195 منداڵەکانی کە لە داچیان دەبن زەرتچیانەیە یعنی زەردووی پێ دەڵێن ئەو تەزبیع ئەگەر لەسەر جەستەی ئەو منداڵی دابنەی ئەو تەزبیع ئەو زەردوی دەباتن لا والله دين ما يسوي هذا الله